جا عزیزانی من دوو بڕگەم باس کرد ئەم شەو دوو بڕگەکەم ئەمە بوو بە مختصری نقطە سەرەکیەکانتان پێ بڵێن یەکەم پێم وتن کە ئێوە لە ناو خۆتانە ئێستا هەر چەندە کەمن بچووکن ئاستان ماوێتی پێ بگەن لە ئاستی یەکەمی هاودینان قسەکانی من زۆر گەورن باسی نخبەیەکم بۆ کردن کە توانای ئەوەی هەبێ دەسەڵات و ئابوووریەکە لە عەلەمانیەتی کوردی ڕاپسکێنێ و بیهێنێتەوە بۆ جەماوەڕ و خەڵکەکەی ئەمە ئیشێکی زۆر گەورەیە و کاری لەسەر بکرێ بۆ 10 ساڵی داهاتوو بەڵام من قسەکانم ئێستا لە عەقڵی باتنتانە زەرعەکەمەوە ئەمەوێ ئێوە لە ناو خۆتانە بەو مەنهەجەی بۆتان دیارەکرێ پێ بگەن بۆ ئەوەی نخبەیەک پەروەردە بکەن بەبێ ئەم نخبەیە پێگە جەماوەریەکەتان پێ ئاڕاستە ناکرێ بەبێ ئەم نخبەیە ئێوە ناتوانن کادیرانێکی ئیداری دروستکەن بێ ئەم نخبەیە ناتوانن ئەم ژوورە ناتوانن ئەو خەڵکەی لە ئەوروپا نان و ئەمانی لە بەردەستی پارتیانی ڕووی لە ئێوە کردو ئێوە ئیداری ببن بەڕێ ئێوە ناتوانن بەبێ دروستکردنی ئەو نخبەیە وجودی خۆتان بسەلبن لەبەرەوە تکام هەیە لێتان برانی عەزیزم ئەو نخبەیە لە ناو خۆتانە پەروەردەکە ئەم 6 مانگەی ماوە لە بەردەستانە بۆم هەڵبژێر ئەو سەد کەسەی ئەیەوێ لەگەڵمانە ڕێکن ئومێدەوارم خۆت نامێت تۆ تەشکیلاتێکم بۆ بکەی بڵێ ئێمە 25 کەسین و هەموو تەشکیلاتمان کردو 3 کەس 4 کەس لەبەرەوە تۆ 3 کەسەکە بە لەوێکە پێگەی 3 کەسی هاودین برایەک لەگەڵتانە بێ کۆکو هاوبیرێک دەرسەکانتان پێ بڵێت نخبەکە مەبەستم ئەمە بۆ عەزیزانی من وتم خەڵکێکی ڕۆشنبیر کە بەم مەنهەجەی دیاری ئەکەین بەم 15 کتێبەی یەکەم تەمان 15 کتێبی دووەمی بەدوایە دێ 15 کتێبی سێهەمی بەدوایە دێ تاک تۆ کاتێبی بە هاوڕێ هاودین هاوبیر هاوڕێ تۆ تا مەسئولیەتی ئەوە دەرگاتێ کە 24 کەس ببەی بەڕێوە لانی کەم 45 بۆ 50 کتێبت خوێندوتەوە زەمینەیەکی فکری و عەقائیدی وحیەکی سیاسیت بۆ دروست بۆ لە کۆمەڵکاریەکی بەهێز ئەوەی ئەمەوێ بڵێم کە نخبە یعنی ئەو خەڵکە ڕۆشنبیرە هەڵبژاردە پێشڕەوەی کە ئێمە ئەمانەوێت لەم ڕەوتەیە پەروەردەیکەین ئەوەی کە دوایی سەرپەرشتی هەموو ئیدارە و تەنزیمێکمانەکات ئەوەی ئەتوانێ وزەی لایەنگرانمان بەگەڕخە هەر یەکە لە مەیدانی پسپۆڕی خۆی ئەم نخبەیە یعنی ئەم قیادیانەی کە دروستە نخبە یعنی ئەوانەی کە ئەیان بین بەرەوە ئەوەی کە قیادی بن ئێستا کادری خوارەوەن پەروەردە ئەبن نەشونمایەکی ئیداری و کۆمەڵکاریەکەن دوای گەورەترە بنەبنەوە کەوادری وەسەتی ئەم ئیشە دوای لە کادرانی مامناوەندیەوە سەرەکەون بۆ قیادەی ئەم ئیشە تۆ وەختێک دەتوانی سەرکردایەتی و ئاڕاستەوانێتی ئەم ڕەوتە بگریتە بەردەست کە هەموو مەنهەجەکەت ئیستیعاب کرد لێی تێگەیشت ئەم 50 کتێبەت هەزم کردوێتی ئەمەش وا پێویستەکە کە بیر و هۆشی ئەو کەسانەی لەم ڕەوتەیە ئیشەکەن داڕێژین و ڕەحمەتی خوانین قدرەتمان بەدەستەوە بێ بۆی بتوانین ئەو ئیکە ئێستا بەسەر کوردستانی ئێمە هاتووە سەر لە نوێ ئیعادە نەزەرێکی تیا بکەین پارسەنگی کەینەوە ئەو هێزانەی کە هەمانن بەرفراوان و بەربڵاوان بوون دروستیان کەینەوە جارێکی کە کۆیان کەینەوە سەر لە کۆمەڵکاریەکی تری بەهێزترا لەسەر عەقیدەیەک لەسەر مەنهەجێک لەسەر ئیشێکی مؤسساتی دروست بوو بێت تکام وایە عەزیزانی من بۆ ئەوەی بتوانین کۆمەڵێک ڕۆشنبیری بەهێز قاعیدەیەکی بەهێز دروستکەن پێویستیمان بەوە هەیە کە مەنهەجەکەتان وا وەرگرت بێ 4 کەس پێکەوەن یەکێ بتوانێت دەرس بە 3 کەسەکەی تر بڵێ ئەو دەرسانش ئەو کتێبانن کە پێمان وتون کە بڵاومان کردوون لە هەر جێگا و ڕێگایەکە ئێوە بوون بە 5 کەس لە هەر شارێ لە هەر وڵاتێ مادام 5 کەسن یەکێکتان وەکو ئەمیرێک ڕەفتارکە بەڵام وا نەزانێ بۆ بە ئەمیر چکە لای من هەموومان وتم وەکو عەمودی کارەبا باڵامان بەرزە کەس لە کەس بەرزتر نییە ئێستا تۆ وەختێک بەرزترە بی کە 15 کتێبەکەت خوێندووە ئیمتیحانت تیادا و چوویتە پلەیەکی سەروتر ئەو کاتە 1 پلە سەروتر کەوتوی چکە من نایەڵم
خەڵکانێک هێشتا قولف و لێک جا ناکاتەوە، نە ئیسلامەکەی وەکو دینێک و منهەجێک ناسیوە، نە ئەقڵی بە واقعە ئاڵۆز و پشێوە شکاوە، خۆیم لێ بکاتە ئیمامی ڕەبانی. لەبەرەوە تکاکەم هەمومان باڵامان وەکو یەک بەرزە، وەکو عەمودی کارەبا تەنەکان بەگردن و سەرمانەوە ئاڵاون، وەکو ئەم ڕەوتەوانای گەێنینە هەموو کەسێکی تر وەکو ئەلیکترۆنەکان کە ئەگەن. لەبەرەوە پێویستیمان بەوە هەیە وعیەکی باشمان لە ناوا دروست ببێ، کۆمەڵکاریەکی بەهێز. ئەگەر 5 کەسی لە شارێکی لە وڵاتێکی لە جێگایەکی یەکێک ئەمیرتان بێ، یەکێ بڵە هەستەوانە، یەکێک ئیداریەکی ڕاوێژکارێکی و نوێنەری ڕێبەرێتیە و لەو شوێنێ، ئەمە دوایی ئیشیان بۆ دۆزرێت. ئەگەر وەکو دەرس خوێندنە و زەمینە فکرێکەکە پێویستیتان بە 4 کەس هەیە، یەکێک بتوانێت 3 کەسەکەی تر پەروەر دەکەن. ئەگەر لە شارێکن، ئەگەر یەکتر ئەبینن، مەرجیش نییە لە مزگەوت تا دەرسەکە بڵێن. ئەگەر توانیتان دەرسەکان لە مزگەوت بڵێنەوە شتێکی باشتر. لە جێی 4 کەس 8 کەس دانیشێ، ئەو کاتە برایەک دەرسەکە ئەڵێتەوە، ئەو 8 کەسەی تریش دانیشتون گوێیان لێگرت. و ئەگەر کەسیش نەبوو، ئێوە لە ماڵەکانە دانیشن، 4 کەسن لە ماڵەوە دانیشن، یا 3 کەسن لە ماڵی یەکێکتانە دانیشن و دەرسەکان من هەموویم شەرح کردوتو، گوێ لە دەرسەکان بگرە کە لە سایتی دیدی نوێیە هەیە، ئەچیتە وتاری مامۆستایان، لەوێ ئەچیتە وتاری پەیمانگای ئیبن تەیمیە، دەرسەکان بە شەرح کراوی لەوێ هەیە، ئەم وتارانە وەرگرە و گوێی لێ بگرە، وەکو ئەوایە لە ماڵی منە دانیشتبی و کۆبوونەوەکە پێ بکەوە شەرحەکەم. بەو شێوەیە ئێوە پەروەردە ئەبن و بەو شێوەیە ئەتوانین بینە پێشتر. بۆیە ئومێدەوارم ئینشاءڵڵا خوای گەورەی یارمەتی دەرمان بێ. لە 1/1/2011 من بتوانم ئەوەی بەدەستمەوە هەیە 100 کەس هەبێ کە بڵێم ئۆخەی ئەم 100 کەسە لە ناو مسلمانانی ئەوروپایە هەن کە لە سفرەوە لەگەڵیانە دەست پێ ئەەکەین بۆ پەروەردەکردنیان، بۆ ئەوی بتوانین کارێکی جەماوەری بە قووەت و عەلەنی لەسەر ئەساسی ئەم ئیسلامە دروستکەین. خوای گەورەی یارمەتی دەری ئێمەش وێوەش بێ، بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی. یا ڕەبی خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت دینداریمان فێر کە، خوای بەرچاومان ڕۆشن کە، خوای ئەو قورئانە بکە بە نووری دڵمان بەهۆی ڕووناچی بەرچاومان. خوای وعدت دا ئەوەی لە پێناوی دینەکەی تۆیە خەباتە ئەکا و ڕەنجەدا بە ڕێزت هیدایەتی ئەدەی. خوای ڕێمان نیشاندا و حەقمان پێ بناسێن، خوای ناحەقیشمان پێ بناسێنە و باتڵ بناسین تا خۆمانی لێلادی. خوای وزە ورەمان لە کۆمەڵکاریەکی بەهێزە بە قەدەری خۆت کۆکەرەوە. یا ڕەبی خوای بمان کە بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکە. خوای لە تەمەنی کەمی خۆمانە ئەوەندەمان وزە بدەرێ جارێککە بتوانین هێزە بیناکەینەوە لەسەر ئەم دینەی تۆ، بتوانێت مقدساتی مسلمانان بپارێزێ. خوای ئەم مەرحەلەی ئیستیضعافەمان زوو لێ بپێچەرەوە. یا ڕەبی خوای زوو کۆتایی پێبێت. خوای خۆشمان بکەرەوە بە ئەداتی قەدەری خۆت بۆ ڕاپێچکردنی ئەو تاغوتانەی کە ئەو کوردستانیان لە ئێمە کردو بە دووزاق. یا ڕەبی خوای یارمەتی دەرمان بە بۆ سەر لە نوێ ناسازی ئەو قووەتەی کە لە ڕووی دژمنە بە هەیبەت و سام بوو لە ڕووی محەیە. خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت یارمەتی دەرمان بە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.